وەک دەزانین ماوەی چەند ڕۆژێکە ڕووداوەکانی کوشتن خۆکوشتن بەگشتی لە هەرێمی کوردستان زیادی کردووە. بزانین هۆکارەکەی بە دیاریکراوی بۆچی دەگەڕێتەوە هەم ڕووداوەکانی کوشتن واروە خۆکوشتنیش لەگەڵ میوانەکەم بەڕێز سارباقی بەڕێزیان ماستەریان هەیە لە کۆمەڵناسی گفتوگۆی ئەم بابەتە دەکەم. سوپاس بۆ ئامادەبوونت کاکسار. ئەم چەند ڕۆژە دەبینین ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن بە ڕێژەیەکی زیاتر زیاد بۆ بێگومان لە ڕابردووشە بۆ بەڵام ئەم چەند ڕۆژە زیاتر ئەم ڕووداوانە دەبینین. جەنابتان هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە؟ شەو باش ساراخان، شەو باش دەبینەرانی بەڕێز. بێگومان هۆکار گەلێکن بۆ ئەم ڕووداوانە. من ئەوەی کە بەرچاوم بێتن و ئەوەی کە بە گرنگی بزانم لێرەدا ئەوەیە یەکێکیان کللتوری کۆمەلگای بەگشتی واتە کللتوری کۆمەلگای عراقی یان کللتوری کۆمەلگای کوردستانی کە ڕێژەی لێبوردەی زۆر تێدا لاوازە بەرامبەر بەوە ڕێژەی تووڕێی و توندوتیژی تۆڵەسەدنەوە لە هەڵکشاندایە. ئەوە بەشێکانە. بەشێکی دیکەیان پەیوەندی بە سیستەمی پەروەردە و سیستەمی پەروەردەی خێزانیەوە هەیە. یەکێکی دیکەشان پەیوەندی بە دەسەڵات و زمانی گفتوگۆی دەسەڵاتەوە هەیە کە ئێمە زۆر جار دەبێ ئەوە باسکەین. دەسەڵات کورد لە ماوەی 30 ساڵی حکومڕانێتی دەیان و سەدان خۆپیشاندان کراوە. قەت ڕۆژێک بیستوتەیان بینیوتە نوێنەری خۆپیشاندەران بانگ بکرێن و دەسەڵاتە باڵاکەی حکوومەتی هەرێم یان هەرێمی کوردستان گفتوگویان لەگەڵدا بکات و ڕێوشێنی گونجاو بۆ چارەسەری کێشەکان بگرنە بەر. بێگومان شتی وامان نەبینیوە. یەکێکی دیکەشیان ئەوەیە بچووکردنەوەی دەسەڵات و قەتیسکردنی ڕۆڵی دادگاکان. دادگاکان تا ئاستێکی زۆر پەیوەستن بە دەسەڵاتێکی دەرەوەی یاسا یان باڵێن پەیوەستن زیاتر بە حکمی حەزب ئەو وا دەکاتن دەسەڵاتی دادوەری تەواو سەر بەخۆ نەبێتن. بەشێکی دیکان مانەوە و تێنەپەڕاندنی قۆناغەکانی بەرەیە واتە قۆناغی خێڵ هۆز بنەماڵە کوردستان تا ئێستاکە لەم قۆناغەدا دەژی. ئەو قۆناغێژ واتە قۆناغی خێڵ هۆز بنەماڵە باوەڕی بە لێسەندنەوە بە تۆڵەسەندنەوە هێپەتر لەوەی پەیوەندی بە زمانی چارەسەرکردن و سوڵحکردنی ئەم ڕووداوانە لە نێوان خێزانەکان خۆیاندا یاخود ئەو کەسانی کەم ڕووداوانەیە ڕوودەدات و ئەم حاڵەتانی کوشتن هەیە لە نێوانیاندا جگەل لە دەرەوەی دادگاکان کە خۆیان بە سوڵحی عەشایری بابەتەکانی خۆیان چارەسەر دەکەن. پێتان وایە ئەمە هۆکارێکە بۆ زیادبوونی ئەم کەیسانە و بابەتانە؟ لە ڕاستیدا ئەگەر بڵێن ناتوانین بڵێن ڕۆڵی با بڵێن نامەدە کۆمەڵایەتەکان ڕۆڵێکی خراپە بە پێچوانە من وای دەبینم هەندێک جار ئەوانە ڕۆڵێکی باشیان هەیە بەڵام بۆچی ئەوانە ڕۆڵیان هەیە دەبێت ئەوە پرسین. غێرەوە لە غیابی دادگاکانە لە غیابی حکمی دادگایە کاتێک کە یاسا بوو هەمووان سەروەر نەبوو خەڵک ناچار پەنا دەباتە بەر شوێنێکی دیکە بۆ ئەوەی تۆڵەی بستێنێتەوە. بەداخەوە لە وڵاتی ئێمە کوشتن زۆر جار بە پارە چارەسەر دەکرێت یان کەسێکی دیکە ژن دەبەخشن بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکرێت کە ئەوە کارەساتەکە قوڵتر دەکاتەوە چکە لە کۆتاییدا ناگەنە چارەسەرێکی بنەڕەتی. ئەو پێویستە دادگا ئەو ڕۆڵە بینێتن نەک نامەدە کۆمەڵایەتەکان دیکە. بۆیە ناکرێتن ئێمە ڕۆڵی ئەوان بە بەرچاو نەگرین بەڵکو ڕۆڵی وانش باشە بەڵام ڕۆڵی دادگا حەقە زیاتر کارا بکرێتن وەک ڕۆڵی ئەوان. باشە بەڵام زۆر کات خۆیان کەسەکان کەم ڕووداوانەیان لێ ڕوودەدات خۆیان پەنانابەنە بەر دادگاکان ینی خۆیان هەوڵی چارەسەرکردنی دەدەن لە نێوان خۆیاندا و خۆت ئاماژەت پێدا بە نمونە بە پێدانی پارە بێت یا خۆت بە تۆڵەسەندنەوە بێ. خات و سارە ببەخشە ڕەنگە خەڵک زۆر کەسێ زۆر جار لە هەواڵەکانش دەبیستن خەڵکی پەنای بردوتە بەر دادگا بەڵام دەڵێ دادگا تا ئێستاکە بکوژەکەی دەرگیر نەکردووە بکوژەکە لە شوێنێک لە شوێنەکان داڵدە درراوە. خۆ ئەو کەسانی کە کوشتن دەکەن ینی باسدەوە دەکەن کە با بڵێن لە شوێنێک داڵدە دەدرێن ئەوانە دەبێت پشتێکیان هەبێ واتە دەسەڵاتەکە بتن بیان پارێزی ئەگەر ناخۆ ئەگەر بێت و حکوومەتیش بەوە هەڵبچێ بە ئەرکی خۆی ئەوانەی کە بکوژن دەستگیر بکرێن ئەوە کارێکی زۆر باشە واتە ئەو کاتی خەڵک هەز بە ئەمان زیاتر دەکاتن چکە کاتێک کە خەڵک ئەو کارە ئەنجام داتن غێر لە نەبوونی سەروەری یاسایە کاتێک کە تۆ هەست بکەیت یاسایەک نییە پشتگیری لێ بکاتن ناچاری پەنا بۆ هەندێک شت بە کەشتەکە بە کوشتن کۆتای دەکەوەش کارێکی زۆر خراپ و قێزەبوونە چکە دادگا نەیتوانێت تا ئێستاکەش بێتە ماڵێک بۆ هەمووان نەیتوانێت بێتە سەروەر بۆ هەموو یاساکان و جێبەجەکردنی بەسەر هەموو تاچێک بە یەکسانی. باشە کەواتە ئێوە پێتان وایە گرفتەکە لە دادگاکانە دادگاکان ڕۆڵی خۆیان نەبینی و خۆت
لە بشێکی قسەکانت ئاماژەر پێدا یان ئەوەی کە هێشتا ئەقلیەتێک هەیە لە بشێکی زۆر هاوڵاتیان و خێزانەکان بەو جۆرە بیر دەکەنەوە کە کاتێک بنمونە کەسێکیان دەکوژرێت دەبێ ئەوانیش کەسێکی دیکە لەو خانەوادەیە بکوژنەوە بە هەمان شێوە یاخود ئەوەی کە بە پارە سڵحی ئەو ڕووداوە دەکەن یاخود ئەو کێشەیە دەکەن کە لە نێوانیاندایە. بەڵێ من پێم وایە گرنگ لە کۆتایدا چارەسەرکردنی کێشەکانە و دانانی ئاستێکە بۆ هەموو ناخۆشی و کوشت و کوشتارێک ئەو بەشێکی دیکەیان من پێم وانە با بڵێن ئەو تونند و تیژانە با بڵێن حاڵەتێکی ئێستا و ئاسایی بێتن ئەوە کولتورێکە لەگەڵ کۆمەلگای کوردستانی هاتووە هەموو ئەو کۆمەلگانێکە داگیر کراون داگیرکردن چ بمانە خاک و عەقڵ چ بەمانای هێزێک دەسەڵاتێک ستەمکاری بەسەرگەلەکەی ئەوەش وا دەکەن کە کۆمەلگە هەست بە زوڵم بکاتن هەموو ئەو کۆمەلگانەکە داگیرکراون هەمیشە هەستێکیان ناخدا هەیە هەست دەکەن غەدریان لێکراوە هەست دەکەن مەزوومن کابرێک کە عەرەبانێکە تووڕە دەبێت لە کەسێکی دیکە لە دەرەوە بەزی گران دەبێتن موچەکەی درەنگ دەکەوێتن با بڵێن کرێی خانی لەسەر جیا دەکرێت بازی لەسەر جیا دەکرێت تووڕە دەبێت هیچ چارەسەرێکی نییە ئەوە دەبیتە چ دەبیتە کردارێک بەرامبەردا پەرچە کردارێک دروست دەبێت ئەو پەرچە کرداریەشێک دەبێتە قوربانی واتە کە بۆ قوربانی کاردانەوەی هەیە کاتێک کە تۆ فشار دەخێتە سەر دەبێت ڕێشوێنەکەی پەنای بیتە بەر خۆ ناکرێتن تۆ هەروە دابنیشی باوڵێن بە نمونە نەتوانی دەنجی خۆت دەربڕی کاتێک کە تۆ دەنجی خۆشت دەربڕی پێویست بەوەیە کە ڕێزدە بۆ چوونەکان بگیرێتن کە تۆ دەڵی کاکە گیان نەوتم نییە منداڵەکەم برسێتی شتێکی دیکە ئەوە هەموو دەبێتە فشاری دەرونی ئەو فشارە دەرونی دێ لەکوێ بەتاڵی دەکەێت لەسەر شەقام کەسێک ئەوڕۆ زۆر جا دەبیستین دەڵێن خەڵکی هەموو تووڕێ باشە کاکسەر خۆت لە قسەکانت ئاماژەت بۆدا کە بێگومان تایم ڕووداوانەی کە هەیە دەبێت چارەسەری هەبێت ینی چارەسەریەکان دەبێت چۆن بێت ینی ئێوە بۆ چونتان چیە لەسەری و لەگەڵەوەشدا پارێزگاری هەولێر لەبارەی ئەم ڕووداوانی کە چەند ڕۆژە لە هەولێر ڕوودەدان وەک خۆی ئاماژەی پێدەدا بەشێکیان کە پێوەستن بەوەی کە چەکە لە دەستی هاوڵاتیان کە بە بێ مۆڵەت ئەم چەکانیان پێە وەک ئاماژەی پێداوە کە دەڵێ ڕێکارەکان تونتر دەکەینەوە و کەسانە ڕوبەڕووی یاسا و دادگا دەکرێنەوە ئەم جۆرە ڕێکارانە تا چەند هاوکار دەبێت بۆ کەمبوونەوەی حاڵەتەکان یاخود ئەو کوشتنی کە هەیە لە نێوان هاوڵاتیاندا کە بەشێکی زۆریان بێگومان بە چەکی بێمۆڵەت ئەنجام دراون و لەگەڵەوەشدا چارەسەر چییە ینی بۆ ئەم بارودۆخە بۆ حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن بە کورتی وەڵام بدەیتەوە سپاس دەکەم. بەڵێ بەڵێ خۆ چەقۆ مۆڵەتی ناوێتن ئیتر چەکی بێ مۆڵەتی چ ئەوە بەشێک بەشی دووهەم چەکی بێمۆڵەت تا ئێستا ئەوانەی کە بەشێک لەوانە کە خەڵکیان کوشتووە نمایش نەکراوە کە چەکانی مۆڵەتی هەبوو یانە ئێستا ئەمە ناتوانین بڵێن ئەو چەکانێکە کاریتون تیژی پێ دەکرێت چەکی بێمۆڵەتن ئەوە قسەیەکە قسەیە بۆ ڕاگەاندەکانە من پێم وایە زیاتر بەڵام لە کۆتاییدا دەبی ئەوە بڵێن کە ڕێکارەکان بۆچیە ئێمە دەبێت پەروەردەی لە سیستەمی پەروەردە شتێک بە ناوی لێبوردەی جێگیر بکەین ئێمە دەبێت منداڵەکان وا پەروەردە بکەین کە لە داهاتوودا لێبوردەم بەرامبەر یەکتر پاشان ئەو منداڵان دەخرێنە ناو کۆمەلگاشی نەرمونیان لێرەدایک دەبێتن تۆ ئەگەر سیستەمی پەروەردە بابەتێکی وات خستە ناوێ کە لێبوردە بێتن و مافی مرۆڤەکان پارێزراو بێتن ئەوە شتێکی باش دەکەی بەشی دووەمیان دەی بێ فۆکس بخەیتە یان با بڵێن تیش بخەیتە سەر دادگاکانی وا لێ بکەی کە دادگا ماڵی هەموو کەسێک بێتن خەڵک لە بریوە پەنا باتە بەردەست و مست و هێز و عشیرەت و خێڵ و بنەماڵی خۆی با پەنا باتە بەردادگاکان بەشێکی دیکەشان ئەوەیە بەشێک لەو قەیرانانە کە دروست کراوە یان دروست دەکردن یان دێتە ڕێی حکوومەتی یاریمی کوردستان بە زووی چارەسەر بکردن چونکە ئەو قەیرانانش کاردانەوەی دەرونی خراپی دەوێت بەسەر تاکانی کۆمەلگا ئەو کۆمەلگای کە لە بەرامبەر منداڵەکانی خۆی تووڕەتون دەبێت دێتە دەرەوە تووڕەبوونەخەی دەخاتە سەر شەقام لە شەقام تووشی من تووشی تۆ تووشی کەسێکی دیکە دەبێتن خۆ ئێمە بەشێک لە ڕووداوەکانی ئۆتۆمبیلیش کەسەکانمان بە ڕووداوی ئۆتۆمبیل دەمرن ئەوە بەشێکیان بەکاردانەوەی دەرونی پەیوەستی هەیە چونکە ئەو کەسێ فشارێکی لەسەر ئەو فشارە پێویستی بۆی کە دەرچەیەکی بۆ بدۆزرێتەوە بۆ ئەوی بەتاڵی کاتەوە جا هەندێکەیە بە ناشەرعی دێتن بەتاڵی دەکاتەوە کە ڕێگاکانی کوشتن و ئۆتۆمبیلی خێرایە و هەندێکی دیکەشان بە شێوەیەکی دیکەیە چونکە بۆ بەتاڵکردنەوەی تونند و تیژە دەرونیەکان کە با بڵێن ئەو پەرچەکردانەکە هەیە ڕێگەی زۆر جیاوازێ بۆ بەتاڵکردنەوەیە. بەڵێ سپاس بەڕێز ستارباقی ماستەر لە کۆمەڵناسی لە هەولێرەوە بەشدار بووی لە ستودیۆ 8.